ئامۆژگاریەکی گرنگ بۆ ئەو جنۆکانەی کە لە ناو جەستی مرۆڤەکاندان جا بە هەر ڕێگە و بە هەر شێوازێک بێ کە هاتوون و ئەو جنۆکانەشی کەوا لە ماڵەکاندا نیشتەجێن و ئەژین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة ورحمة خوالو كسبي كرقاي هداياتي قرتوها لكوتاكي خرابة ترسي وجورايالي باشاي هرم زنكا كالله وبيغمبر براست أزاني وشوني أكوي عليه الصلاة والسلام. أي قومي جنوكا أي دستي بريكان وأنا يستا آمادن جوتان لمان وجمالتان نية أمان بينين وناتان بينين جو راقرن بشيويك كسودي بوتان هبي أواني أجيان مردن أواني مردن لناوشون أي بو إيوة نابين كاتك سئروانا قررتوا آية أو شواني كأوان بو يروشتون بيرازين آية نستون بآقان يان لجيانكي سخت دان لناو قورا سوين أخوان بخواي قورا دين لاي خواي قورا بز يك دينا كزور خوشويستر لاي ولو ديناني إيوة لسرين لمجوسيو لجولكو قاور بوزيو سيغي ولا شيعي زردشتي ماسوني وهندي هر دنياكي إيوة لسرين هر طائفيك هر طريقتك هر مذهبك كإيوة باورتان بيه وإيما بيغمبرك من هيا لهمو كس خوشويستر لا خواي قورا هەڵ بژێدراوی خۆیەتی و کردوێتی با مامۆستا و پێشەوای ئێمە واجبە لەسەر هەمومان لە دەستەی جنۆکە و لە ئادەمیەکان شوێنی بکەوین گوێڕایەلی بین لە خۆمان و هەموو کەسێ خۆشترمان بێ ئەویش محەممەدە عەلەیهی السەڵات وەسەلام. تووبا کە شوێنێکە لە بەهەشدا بۆ ئەو کەسە بێ کە واز دەبێ باوەڕی دێنێ و دێتە سەر ئیسلام وەیل بۆ ئەو کەسە بێ کە پشت هەڵەکا لە حەق و گوێڕایەڵی خوا و پێغەمبەرەکەی ناکە عەلەیهی السەڵات وەسەلام. دەستی ئەوانە بشکێ لە قەومانی پێشووتر کە خیانەتیان کرد لە دینەکەیان بە هەوا و هەوەسی خۆیان گۆڕیان و پشتیان لێی هەڵکرد و سەریان لە خۆیان و خەڵکی شێوان. ئەی قەومی جنۆکە دەستی پەریەکان کوا باو باپیرانتان کوا قەومی عاد کوا ثەمود کوان ئەوانەی دەسەڵاتیان هەبوو زۆر بەهێز بوون شاخیان دا ئاتاشی و بینا و کۆشک و تەلاریان لێی دروست ئەکرد و ئەیان ڕازاندە بە جوانترین شێوە کوا فیرعەون کە خەڵکی کۆ ئەکردەوە ئەیوت من پەروەردگاری هەرە مەزنی ئێوە کوا ماڵ و موڵکی قارون کوا قەومی سەموود کە زۆرترین باخ و باخاتیان هەبوو کوان ئەوانی بەخۆیان ئەنازی و لەبەر زۆرەی هێز و دەسەڵاتیان سنووریان بەزان. ئایا ئەوان لە ئێوە بەهێزتر نەبوون؟ ئایا بەدەسەڵاتتر نەبوون؟ ئایا ماڵ و مناڵان لە ئێوە زیاتر نەبوو؟ ئەی کوان چیان لێ هات هەمویان لە ناو چوون. خوای گەورە تۆڵەی لێکردنەوە سەرشۆڕی کردن ئێستاش لە شوێنەواری ئەوان گورگ ئەلوولێنی و بۆتە بیابان کەسی لێ ناژی. ئای لە کاتێکدا هیوە و ئەمەلیان لە ئێوە زیاتر بوو ئەو هێز و دەسەڵاتەی هەیان بوو بۆ ئیمتیحان و تاقیکردنەوە بۆیان هەر بۆیە باش بزان خوا هەر ئەو خوایە تاک و بێهاوەڵە و هەر ئەو شایستەی پەرستنەوە جێی نیازە بۆ هەموو خەڵک نە لە کەس بووە و نە کەسیشی لێ ئەبێ نە ماڵ و مناڵی هەیە نە پێویستیشی پێیەتی بۆ هەموو دەستەی جنۆکەکان هەر لە عیفریت و مارد چی مسلمان بن و چی کافرن چی گەورەتان و بچووکتان چی نێرتان و مێتان ئەوەی لەناو ئەم جەستەیەدایە ئەوەی لەناو ئەم جەستەیەدایە بەویستی خۆتان هاتوون یان نێردراون چی بە نەفەس یان بە سحر هاتوون یان ترس یا خەفەت چی کەسی ئێوەی ناردووە هەر مامۆستایەکی فاسقە هەر شێخێکی موشریک بە هەر ڕێگەیەک هاتوون هیچ گومانتان نەبێ زۆرش دڵنیا بوون ئێوە بە تەئکید سنوورتان بەزاندووە ئێوە بە تەئکید سنوورتان بەزاندووە ئێوە بە تەئکید سنوورتان بەزاندووە سوێنتان ئەدەم بەخوای گەورە بە ئیزنی خوا دەرچن لەم جەستەیەدا سوێنتان ئەدەم بەخوای گەورە بە ئیزنی خوا دەرچن لەم جەستەیەدا
سوێنتان ئەدەم بەخوای گەورە دەرچن لەم جەستەیەدا چی پیاوەیان ئافرەت گوێڕایەڵی خوا بکەن گوێڕایەڵی هیچ کەسێک مەکەن گوێڕایەڵی خوا بکەن گوێڕایەڵی هیچ کەسێک مەکەن گوێڕایەڵی خوا بکەن گوێڕایەڵی هیچ کەسێک مەکەن چونکە بێگومان هیچ ڕێگەیەکتان نییە بۆ دەرباز بوون ئیلا دەرچوون نەبێ یان دەرەچن یان ئەسووتێن و لەناو ئەچن ئێوە بەرگەی ئاەتی خوای گەورە ناگرن چونکە ئیشی ئێوە ئەوە نییە بچنە لەشی هیچ کەسێک ئەوە تاوانێکی زۆر گەورەیە بەدەستی خۆتان لەناو ئەدەن خۆتان بە هیلاکە ئەدەن بە چوونی ئێوە بۆ ناو جەستەی هەر کەسێک تووشی دڵتەنگی ئەکەن و بێتاقەتی ئەکەن لاوازی ئەکەن و سەغڵەتی ئەکەن سستی ئەکەن نەخۆشی ئەخەن ژن و پیاو لێک ئەکەن شەڕ و ئاژاوە ئەنێنەوە خەڵکی تووشی وەسوەسە ئەکەن جاسووسی لەسەر خەڵک ئەکەن عیبی خەڵک هەڵ ئەدەنەوە هەموو ئەمانە تاوانە و زوڵمە ستەمە لە مرۆڤەکانی ئەکەن وەستەمە لە خۆتانیشی ئەکەن جا ئەگەر ئیش بۆ ساحیرێک ئەکەن یان بۆ ئیش بۆ موڕەقیەکی فاسق مامۆستایەکی منافق ئەکەن یان ئیش بۆ شێخێکی دووڕوو مشریک ئەکەن هەمووی تاوانە و سنوور بەزاندنە ئێوە مەجبور نین ئەم کارانە بکەن چونکە خوای گەورە ئێوەی بۆ پەرستنی خۆی دروست کردووە نەک پەرستنی شتی تر وە لەسەرتان واجبە تەنها خوا بپەرستن و گوێڕایەڵی ئەو خوایە بکەن کە ئەڵڵایە پاشای هەموو ئاسمانەکان و زەویە ئەوەشی کە لە نێوانیدایە موڵکی خودایە و پەروەردگاری هەموو جیهانەکانە ئاگای لە هەموو دروستکراوەکانەتی لە هیچ کەس و لە هیچ شتێک بێ ئاگانیە و غافڵ نییە و پێویستی بە هیچ کەس نییە هەر خۆیەتی بەدەسەڵاتە و هەموو شتێک لە ژێر فرمانی ئەودایە هەر کات فرمان بە هەرچی بکا بڵێ ببە یەکسەر ئەبێ بە پێغەمبەرێکی لە خۆمان بۆمان هەڵبژاردووە و ناردوێتی بۆمان تاوەکو ڕێنوویمان بکە کە ئەویش محەممەدە عەلەیهی السەڵات وەسەلام کە واجبە لەسەر هەموو گوڕۆی ئادەمی جنۆکەکان شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە بکات و لە فرمانی دەرنەچن و هەروەها خوای گەورە دینێکی بۆمان داناوە کە ئیسلامە سوێن بەخوا هەمومان ئەبێ لەسەر ئەو دینە بین چونکە دین لای خوای گەورە بەس ئیسلامە دین لای خوای گەورە بەس ئیسلامە دین لای خوای گەورە بەس ئیسلامە و بێجگە لە ئیسلام هیچ دینێکی تر لای خوای گەورە قبول نییە بێجگە لە ئیسلام هیچ دینێکی تر لای خوای گەورە قبول نییە سوێن بەخوا بێجگە لە ئیسلام هیچ دینێکی تر لای خوای گەورە قبول نییە ئەوەشی لەسەر هەر دینێکی ترە بێگومان گومڕایە و لە کۆداییدا لە خەسارەتمەندان ئەبێ ئەی قەومی جنۆکەکان بیرکەنەوە ژیرانە تێبڕوانن عەقڵتان بێننە کار بە عەقڵتان حکومتانکە نەک قووەت و هێزتان چونکە هەرچەندە بەهێز بن گەر بە عەقڵتان ئیشی پێ نەکەن لە ناوەچن بە هێز و تواناتان سەرسامتان نەکا ئەی ئەو جنۆکانی غەواسن ئەوانەی ئاگرینن ئەوانەی تیشکن ئەوانەی باڵدارن مەلیکن خادمی بەهێزن لە خۆتان دەرمەچن بخرا مەبن ئاگادار بن ئەو هێز و توانایی ئێوە هەتانە موڵکی ئێوە نییە موڵکی خوای گەورەیە پێتانی بەخشیوە هەر کادویستی لێبێ لێتانی ئەسەنێتەوە لوتتان ئەدا بە زەویە وا مەزان خوای گەورە ئاگای لێتان نییە ئەوە بزانن تا ماوەیەک خوای گەورە دەرفەتان پێ ئەدا ئەوەش لەبەر حکمەتێکە کە بەس خۆی ئەیزانێ بەڵام لە دواییدا ئەتانگرێ بە شێوەیەک ڕسواتان ئەکا لە ناوتان ئەدا ئێوەی بێباوەڕ بۆ کارانەتان دژاتی خواکەن چۆن لە ڕووتان دێ لەسەر زەویەک ئەژین کە موڵکی خوایە لە ژێر ئاسمانەکان کە هەر موڵکی خوایە ئەو هەناسەی هەڵی ئەمژن موڵکی خوایە ئەو هێزەی هەتانە موڵکی خوایە ئەو خواردن و خواردنەوەی ئەیخۆن و ئەیخۆنەوە هەر موڵکی خوایە لاشەتان موڵکی خوایە چۆن لە ڕووتان دێ بێ فرمانی خوا بکەن و ئیش بۆ ساحیرە بکەن کە توانای هیچی نییە ئێوە پشت بە ساحیرێک ئەبەسن کە توانای نییە ئێوە لە ناڕەحەتی ڕزگار بکە تاکەی لە خوا نادرسن تاکەی بیر ناکەنەوە هەتاکەی بەکار ئەهێنرێن هەتاکەی خۆتان نەفرۆشن بۆ ساحیرێک کە مایە پوچن بیرتان دێتەوە ساحیرەکانی سەدەمی موسا لە کارەکەیان سەر نەکەوتن چونکە خوای گەورە فەرمێ هەرچی ئەوان کردیان هەمووی فرت و فێڵی جادوگەر بوو جادو بازیش هەرچی بکەو لە هەر کوێ بێ سەر ناکەوێ جادو باز هەرچی بکەو لە هەر کوێ بێ سەر ناکەوێ جادو بازیش هەرچی بکەو لە هەر کوێ بێ سەر ناکەوێ سەرکەوتوو نابێ
دەی ئێوە هەردوو لاتان خۆتان لە هەموو خۆشیەکانی ژیان بێبەش کردووە لە قیامەتیشە لە ئاگردا سزا ئەدرێن ئاگرێک 100 بەقەدەر ئاگری ئەم دنیا بە ئێشتر و بەتینترە مەڵن لە ئاگرین و بە ئاگر ناسووتێن ئێوە هەڵەن بێگومان ئێوە هەڵەن ئاگری دۆزەخ هەموو کەس ئەسووتێنێ ئێوەش ئەسووتێنێ سەیری مرۆڤەکان بکەن لە قوڕ دروستکراون بەڵام کاتێ دەکرێتە چاڵێکەوە دای ئەپۆشن بە خۆڵ یا بە قوڕ یەکسەر ئەمرێ یان کاتێ خشتێک ئەدەی بەسەری ئەیکوژێ گەر نەیشی کوژێ ئازاری ئەدا ئێوەش بە هەمان شێوە هەرچەندە لە ئاگر بن بە ئاگرە سووتێن لە قیامەت خۆیەک بتوانێت ئێوە دروست بکە ئایا ناتوانێت بتان سووتێنێ ئایا خۆی گەورە بتوانێت ئێوە دروست بکە ناتوانێت بتان سووتێنێ ئەو کتێبی کە خوا بۆمانی دابەزان بۆ ئەوەی دەستی پێوە بگرین هەرچی تێدا هەیە جێبەجێ بکەین کە ئەویش قورئانە هەر لەم دنیا ئێوە بەرگەی ئاەتەکانی ناگرن کاتێک گوێبیستی ئەبن ئیتر چۆن بەرگەی ئاگری دۆزەخ ئەگرن ئەوەش بزانن ئەگەر ئێوە ئیمان نەهێنن مسلمان نەبن ئاوها بمرن بە کافری ئەمرن لە ڕۆژی قیامەت سزاتان زۆر قورس ئەبێ لە ئاگری دۆزەخدا ئەمێننەوە بۆ هەتایی ئەوەش بزان ئەو کەسەی ئێوە چونەتە لەشێوە ئەگەر ئەو کەسە ئیماندار بێ قڕ بە سەرتان قڕ بە سەرتان چونکە خوای گەورە خۆی بە جواب دێ و هەڕەشەی توندی بۆتان هەیە و دەفەرمێ بێگومان ئەوانەی کە پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕواداریان ئازاردا و دژایەتیان کردن لە پاشان تەوبەشیان نەکرد سزای دۆزەخ و سزای ئاگری سووتێنەریان بۆ هەیە دڵنیا بن هەتا لە ناو ئەم جەستەیەدا بن ئەسووتێن بە ئاەتەکانی خوای گەورە پاشان گەر بە کافری بمرن یان بە تاوانەوە بمرن تەوبە نەکەن لە پێشمردن ئەوە لە قیامەتیشە ئەخرێنە دۆزەخەوە بە ڕیسوایی و سەرشۆڕی کەواتە هەردوو دنیاتان ڕۆشت بێ ئەوەی هیچ سوودێکی بۆتان هەبێ کەوایە تەوبە بکەن لەخوا بترسن لەم جەستەیە بڕۆن تەوبە بکەن و لەخوا بترسن لەم جەستەیە بڕۆن و واز لێ بێن و بەجێ بێڵن لەم جەستەیە بڕۆن و واز لێ بێن و بەجێ بێڵن تا لە ژیانە ماوەن ببن بە دۆستی خوا بۆچی ئێوە چاو لەو جنۆکانە ناکەن لە پێش ئێوە بوون کاتێک گوێبیستی قورئان بوون چیان وت خوای گەورە لە قورئاندا لە سوڕەتی ئەلجن باسی ئەکا وەسفیان ئەکا هەتا ڕۆژی قیامەت باز ئەکرێن خوای گەورە عیزەتی کردن و ڕێزی لێنان وا فەرمێ ئەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بڵێ لەلایەن پەروەردگارمەوە وەحیم بۆ کراوە کە چەند کەسێک لە جنیەکان گوێیان ڕاگرت بۆ قورئان خوێندنەکەم وەک فرمودەی سەحیحدا هاتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام لە نوێژی بەیانیدا بوو لەگەڵ چەند سەحابەیەک و سوڕەتی ئەڕەحمانی ئەخوێند لەو کاتەدا جنیەکان گوێیان لێبوو جاوتیان بێگومان ئێمە گوێمان گرت بۆ قورئانێکی سەیر و سەمەرا بەڵام جنیەکان هەر ئەو کاتەی گوێبیستی بوون مسلمان بوون لە سوڕەتی ئەلئەحقاف خوای گەورە دەفەرمێ بە یەکتریان ئەوت گوێگرن و بێدەنگ بن اینجا کە خوێندنی قورئانەکە تەواو بوو لە دوای ئەوە جنۆکەکان گەڕانەوە بۆ ناو هۆزەکەیان و ڕووداوەکەیان گێڕایەوە ئەوانیش پۆڵ پۆڵ و هۆز هۆز هەر یەکە و نوێنەرێکیان نارد بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەویش قورئانی بۆ ئەخوێندن و بانگی کردن بۆ ئیسلام ئەوانیش مسلمان بوون کەوایە ئێوەش وەک ئەوان بن و ئیمان بێنن و هەروەها کاتێ ساحیرەکانی سەردەمی موسا موعجیزەی خوای گەورەیان بینی خوای گەورە سحرەکانانی بەتاڵ کردەوە چیان کرد خوای گەورە باسییانەکەوە فەرمێ هەرکە موسا عەساکی خۆی هەڵدا و تەواوی پەت و عەساکانی ئەوانی قوددا جادوگەرەکان هەموو چوونە سەجدە و کوڕنۆشیان برد بۆ پەروەردگار و زانیان کە ئەم کارە لە دەسەڵاتی ئادەمی زاددا نییە لە بەرامبەر فیرعەون و ئەو هەموو خەڵکە داوتیان ڕوامان هێنا بە پەروەردگاری هارون و موسا لە بەرامبەر فیرعەون و هەموو خەڵکە داوتیان بڕوامان هێنا بە پەروەردگاری هارون و موسا وتیان بڕوامان هێنا بە پەروەردگاری هارون و موسا کەوایە ئێوەش سوجدە ببن بۆ پەروەردگاری مەزن و بڕوای پێبێنن ببن بە بەندەیەکی دڵسۆزی خوای گەورە ئەگەر پشت هەڵبکەن لەو حەقە ئەوە گوێ ڕاگرن بزان خوای گەورە چی موژدەیەکی تۆقێنەری بۆ ئێوە بۆ ئێوەی فاسق و بێباوەڕ هەیە و دەفەرمێ ئەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام پێیان بڵێ ئەی خەڵکینە من
بۆ ئێوە تەنها ترسێنەرێکی ئاشکرام. جا ئەوانی باوەڕیان هێناوە کاری چاکەیان ئەنجام داوە لێبوردن و ڕۆزێکی پاک و پیرۆزیان لە بەهەشدا بۆ ئەبێ. ئەوانەشی بۆ کارخستن و پوسەڵکردنەوەی ئاەتەکانی ئێمە کۆشان ویستیان پەکیان بخەن وەزاڵ ببن ئەوانە هاوڕێی دۆزەخن و لێ دوور ناکەونەوە. ئەو کەسانەشی بێ باوەڕ بوون و ئاەتەکانی ئێمەیان بە درۆ لە قەڵەم ئەدا سزایەکی ڕسواکەرە و ئابروبەریان لە دۆزەخ بۆ هەیە و پێویستە بەرنامە و سەرچاوەی ژیان هەر لە ئەڵڵا وەربگیرێ نەوەک بێ باوەڕەکان لە باتی بەرنامەکەی خوا دوای بەرنامە و شتی وە ئەکەون و شتی دی ئەپەرستن لە کاتێکدا خوای گەورە هیچ جۆرە پشتگیریەکی نەناردۆتە خوارەوە و بە هەڕەشەیە لەو کەسانی بەنەفامی و گێلی خۆیان دار و بەرد دەپەرستن خۆشیان هیچ جۆرە زانیاریەکی بە شیاویان نییە نە لە ڕووی ژیری و منتیقیەوە نە لە ڕووی دین و شەرعەوە. دیارە ئەو جۆرە کەسانە ستەمکارن وەستەمکارانیش هیچ جۆرە کۆمەک و هاوکار و پشتیوانێکیان نییە. خوای گەورە دەفەرمێ بۆ ئەوانەی وا وەڵامی بانگێشتەکەی پەروەردگاریان دایەوە لە ڕۆژی قیامەتدا پاداشتی چاکتر و بەهەشتیان بۆ هەیە. ئەوانەشی کە وەڵامی بانگەشتەکەی خۆیان نەدایەوە بڕوایان نەهێنا ئەگەر تەواوی ئەوەی لە زەویدا هەیە هی ئەوان بێت هەمووی بدەن بۆ ڕزگاربوونی خۆیان لە سزا و بیانەوێ خۆیان بکردنەوە دەیدەن لیان وەرناگیرێ وەڕزگار نابن. ئەوانە لە ڕۆژی دواییدا حیسابێکی سەختیان بۆ هەیە واتە کاری ورد و درشتیان بۆ دەهێنرێتە پێش چاو ئەوسا چاکەکانیان لێوەرناگیرێت چونکە بۆ خۆیان نەکردووە چونکە بۆ خۆیان نەبوو لە خراپەکانیشیان نابوردرێ جێگەشیان دۆزەخە. ئایا چی جێگایەکی خراپە دۆزەخ؟ ئای چی جێگایەکی خراپە دۆزەخ. وەخوای گەورە دەفەرمێ جا ئەو جۆرە کەسانە کامانە ئەوانەی زاڵمن خراپەکارن دوژمنی خوان فاسقن. اینجا ئەو جۆرە کەسانە هەر لەم دنیا سزایەکی سەخت و قورسیان بۆ هەیە و دیارە سزای دوا ڕۆژ سەختتر و قورستر و ناڕەحەتترە و لە بەرامبەر سزای خوای گەورە هیچ پارێزەرێک نییە تا لەو جەزرە بوو سزای خوابیان پارێزی. خوای گەورە دەفەرمێ و دۆزەخیەکان ئەمە ئاوێکی کوڵ بە کوڵە و کیمیەکە لە جەستەی دۆزەخیەکان ئەچۆڕێ جابی چێژنواتە خواردنەوەی دۆزەخەکان چڵک و کیمی جەستە سوتاوەکانی دۆزەخیەکانە کەلیان ئەچۆڕێ. خوای گەورە دەفەرمێ ئادەی ئەو بێ باوەڕ و گوناحکارانە بگرن و پێشی سەری بگرن ڕایکێشن بۆ ناوە ڕاستی دۆزەخ پاشان هەر لەو ئاوە ئێزگار گەرمە بکەن بەسەریە پێی ئەوترێ بیچەژن ئەو سزایە چونکە بەڕاستی تۆ دەسەڵاتدار و پیاماقوڵی بەڕێز بووی لە ناو هێوز و دەستە و گروپەکەتە یان بەلای خۆتەوە بوو پیان ئەوترێ بەڕاستی ئەمە ئەو دۆسەخەیە ئێوە لێ دوودڵ بوون. بێگومان لە خوا ترسان و پارێزکاران لە جێگای هێمن و ئاسایشدان لە ناو چەندان باخ و سەرچاوەدان لەبەری ئەکەن لە ئەوریشم و حەریر ناسک ئەستور هەمووی بەرامبەری یەکن لە کۆڕی دانیشتنەکانیاندا و هەروەها وەسمان کرد بۆت هاوجودمان کردوون بە ژنانی سپی و چاوگەورە داوا دەکەن لەو بەهەشتەدا هەر جۆرە میوەیەک حەزی لێ بکەن بێترس لە مردن لە هەر شتێکی تر لە مەرگی یەکەم لە دنیادا چەشتیان ئیتر هەر مردنێکی تر ناچێژن و لە سزای دۆزەخیش پاراستونی. وەخوای گەورە دەفەرمێ ئەوەش چەند باخ و بەهەشتێکە بە ئاسوودەیی ئەسنە نایەوە بە هەمیشەیی هەر لەوێ ئەبن. هەروە باو باپیران و ژنان و مناڵانیشیان ئەوانەیان کاری چاک و پەسەندیان کردووە لەبەر ڕێزنان لەمانە و بە قەدر و بە حورمەتەوە پێکەوە دەچنە ئەو بەهەشتانەوە و لە هەر دەرگایەکیشەوە فریشتەکان دێنە لایەن سلامیان لێ ئەکەن دەڵێن سەلامتان لەسەر بێ بەهۆی خۆگرتنتان لەسەر ئاینی خوا. ئای چەند چاک و باشە سەرنجامی چاکی ئەو دنیاە بۆ شێوەیە. ئەوەش بزانن خوای گەورە لە ساحەی مەحشەر لێپرسینەوەتان لەسەرەکا و پێتان نەفەرمێ ئەی گوڕەی جنۆکە و ئادەمی مەگەر هەر لە خۆتان لە ئادەمی چەند پەیامبەرێکتان بۆ نەهاتن ئايات و نیشانەکانی منتان بۆ بخوێننەوە و لە گەشتن و دیمانەی ئەم ڕۆژە بتان ترسێنن
کاتێ هیچیان بۆ نامێنێتەواڵێن بەڵێ ئەی پەروەردگار شایەتی لەسەر خۆمان ئەدەین پەیامبەرانی تۆ هاتن و نامەکەشیان پێمان گەیاند ئەوجا خوای گەورە فەرمێ ئەم ژیانە زڵق و بریقەی فریویدان و شایەتیان لەسەر خۆیاندا کە ڕاستیەکەی ئەمەیە کافر و خوانە ناز بوون لێپرسینەوەتان لەگەڵەکە لە هەر هەموو ئەو کردەوانەی لە دنیا ئەنجامتان داوە چی گەورە چی بچووک بەرامبەر هەر کەسێک کردوتانە لەوەی چونەتە ناولەشی هەر مرۆڤێ چی دڵتانکردن یا خەمپێدان و لاوازکردن یا بێتاقەتکردن و تێکدانی نێوان ژن و مێرد دروستکردنی ناکۆکی ئاژەوە مناڵە بارچون و نەزۆکی مرۆڤەکان لە کارخستنی جەستەیان بێگومان بن بە ئەندازەی یەک مسقالە زەرە خوای گەورە خێری لێون نابێ و بە ئەندازەی یەک مسقالە زەرە خراپەشی لێون نابێ لەسەر هەر هەمووی محاسبە ئەکرێن و پاداش و سزا وەرئەگرن ئایا ئێوە لەو کەسانە ئەبن کە لە چاکەکارانن یا لەو کەسانە ئەبن کە لە خراپەکارانن کاتێ بەدەستی ڕاست کتێبی کردەوەکانتان پێ ئەدرێ ئەو کات ئێوە سەرفراز ئەبن ئەچنە بەهەشتێکەوە بۆ هەتا هەتایی تێیدا ئەمێننەوە لەوێ تێیدا ڕووباری هەنگوین و ڕووباری شیر و ڕووباری مەشروبی بێخڵتە هەموو کۆشک و تەلارەکانی کە دروست کراون خشتێکی لە زێر دروست کراوە خشتێکشی لە زیوە لە ناوەوە دەرەوە دیارە لە دەرەوەش ناوەی کۆشکەکان دیارە جۆرەها میوەی خۆش و بەتامی تێدایە ئەوەی بە مێشکتا بێت لەوێ هەیە ئەوەیشی بە ئەقڵانە هەر لێتی هەرچیت بوێ بۆت ئامادە ئاکرێ ئەوەی بە چاو نەبینراوە ئەوەی بە دڵتا نەهاتووە لەوێ هەیە کەمترینیان بەقەد ئەرز و ئاسمان مڵکی ئەبێ لە بەهەشدا تێیدایە لە هاوسەری جوان لە ژیانێکی نەبراوە لە هەمووی خۆشتر لەوێ خوای گەورە ئەبینی پێغەمبەران ئەبینی لەوێ مردن نییە مردن کۆتایی دیێ و لە نێوان دۆزەخیەکان و بەهەشتەکان مردن ئەکرێتە سەر شێوەی ئاژەڵێک بەرانێکی شاخدار و پاشان سەر ئەبردرێت ئیتر مردن کۆتایی دێ ژیان لەو دنیا بۆ هەتا هەتاییە ئەی ئەگەر بەدەستی چەپ کتێبی کردەوەکانتان پێدرا کە ئەوەش نیشانی بەدبەختیە جا دەڵێ خۆزگایە نامەکەم پێ نەدرایە نەمزانی بایە سەرنجامی لێپرسینەوەکەم چییە خۆزگایە ئەو مردنم بڕاوە بایە و بە یەکجاری زیندوو نەکرامایەتەوە دارایی و ماڵەکەم هیچ کەڵکێکی بۆم نەبوو بۆ ئەم ڕۆژەم ئەو مڵک و دەسەڵاتی هەمبوو لە دەستم چوو نەڕشتەم نەپلە و پایم هیچیان نەیانتوانی دۆزقاڵێ ئارام بکەنەوە ئەو ساخوا فرمان ئەدا بە دەرگاوانەکانی دۆزەخ و ئەفەرمێ بیگرن و کەلەپچەی بکەن واتە کۆت و زنجیری لە دەست و قاچ ملی بەئاڵێنن پاشان بیخەنە ناو ئاگری دۆزەخ اینجا بە زنجیرێک بیبەستنەوە کە حەفتا قڵفی هەیە بۆ ئەوەی چاکتر ڕسوابێ ئەژینا خۆ تەنها ئاگرەکەی بەسە ئای ئەو ڕۆژە چەند ڕۆژێکی گران و ناڕەحەتە وەرە لە ناو ئاگریشدا کۆت و زنجیر بکرێن چونکە لە دنیادا باوەڕی بەخوا نەبوو کە ئەمەش گەورەترین ستەمە بۆیە هەر ئەبێ ئاوها سەرشۆڕ و ڕسوا بکرێن ئەو دۆزەخەکە چەندەها مارد و پشکی تێدایە پێتانەوە ئەدەن ئازار و ناڕەحەتی ژەهرەکەی 7,000 ساڵ لە ناو لاشە ئەمێنێتەوە اینجا بە ئاگر ئەسووتێنرێن بە ئاگرێکی هەڵکرای بڵێ سەداری خوایە بە فرمانی ئەو فریشتەی ئەوی لەسەرا ئەو ئاگرێکی وایە ئەچێتە ناو دڵەکانەوە پەڕەی دڵەکان ئەسووتێنێ کە سەرچاوی کوفر بوونە بەڕاستی ئەو ئاگرە دەوەرەی داون لە سەریان داخراوە دای پێوشیون و نە هەوای تێدەچێ و نە هەوای لێ دەرئەچێ پاشان کاتێ تینوتان ئەبێت داوای ئاو ئەکەن ئاوێکی ئێزگار گەرم دەرخواردتان ئەدرێ کە هەموو ناسکتان دا ئەماڵێ و هەرچی کیم و زوخا و سڵکاوی ئەوانەی سوتاون ئەوە دەرخواردتان ئەدرێ لە داری زەق نەبوت خواردنتان ئەدرێت بەردەوام سزا ئەدرێن پێستەکانتان نوێ ئەکرێتەوە ئەسووتێنرێتەوە بە بەردەوامی اینجا ئەو کات تێ ئەگەن ئەڵێن خۆزگە کاری باشەمان بکردایە کافرەکان ئەڵێن خۆزگە ئێمە قوڕبووینە داواکەن ئەڵێن خوایە بمانگێڕەوە دنیا ئەو کات کردەوەی چاکە ئەکەین بەڵام تازە سوودی نییە چونکە دنیا کۆتایی هاتووە بێ باوەڕان و خراپەکاران ڕاپێش ئەکرێن بۆ دۆزەخ ئایا ئێوە ئەزانن لە ڕۆژە قیامەت ئەو کەسانە ڕوبەڕووتان ئەبنەوە
کە ئێوە ئازاریانتان داون شنەتە لەشیانەوە داوا لە خواکەن ئەڵەن خوایە ئەو حەقی منی لێ بسێنەوە خوایە ئەو حەقی منی لێ بسەنەوە داواکەن ئەڵەن خوایە ئەو حەقی منی لێ بسەنەوە چونکە بەناحەق و زوڵمی لێ من کردووە باشە ئەو کات ئێوە چی جوابێکتان هەیە لای خوای گەورە ئەو کات ئێوە چی جوابێکتان هەیە لای خوای گەورە ئەڵێن چی بێگومان هیچ جوابێکتان نییە پاشان مەلائیکەی دۆزەخ دێ و لەسەر دەم ڕاتان ئەکێشێ بۆ ناو دۆزەخ کە بە زنجیر ئەتان بەستنەوە فرێتان ئەدەنە ناو ئاگرەوە ئەو کات چێ هەیە بە فریاتان بێ ئایا کەس هەیە بێگومان نەخێر ئەوانەی ئێوە لیان ئەترسن لە پاشاکانتان و لە ساحیرەکانتان ناتوانن بە فریاتان بکەون چونکە هیچ دەسەڵاتێکیان نییە و خۆشیان فڕێ ئەدرێنە دۆزەخەوە بۆیە ژیر بن و وشیار بن لەبەر خاتر هیچ ساحیرێک یان هیچ شەیتانێک ئەم دنیا ئەو دنیا لە خۆتان مەکەن ئامۆژگاریتان ئەکە موسڵمان بن ئەگەر ئێوە موسڵمان نین دڵنیا بن خوای گەورە غەفور و ڕەحیمە بۆ کەسێ ئەگەر تەوە بکا و بگەڕێتەوە لای خوای گەورە داوای لێبوردن لە خوای گەورە بکات واز لەو زڵمە بێنن چونکە ستەمکردن تاریکاییە لە ڕۆژی مەحشەر گەر بەڕاستی تەوبە بکەن خوای گەورە لێتان خۆش ئەبێت و هەموو کردەوە خراپەکانتان بۆ ئەگۆڕێ بە چاکە ئەگەر تەوبەش نەکەن و دەست لەم زڵمە هەڵنەگرن ئەگەر تەوبە نەکەن و دەست لەم زڵمە هەڵنەگرن دڵنیا بن خوای گەورە تۆڵەتان لێ ئەکاتەوە سزایەکی ئێجگار بەهێزی بۆ داناون هەرچەندە ئەزانن دینی خوا حەقە بەڵام تەکەبورتان هەیە و خۆتان بەزل ئەزانن هەر ئەوەش بۆ ئیبلیسی لێعینی لە ڕەحمی خوای گەورە دەرکرد ئێوەش وەک ئیبلیس مەبن خۆتان بە گەورە مەزانن بلکەچی خوا بن شوێنی ئیبلیس مەکەون چونکە ئیبلیس لە ڕۆژی قیامەت ئاخرەتە دۆزەخەوە و لە ناو دۆزەخدا وتارێک بۆ ئەو کەسانەدا کە شوێنکەوتەی بوونە و پەیڕەوی فەرمانەکانی ئەویان کردەوە دەڵێت جا کاتێک کە کار لە کار ترازە هەموو شتێک بڕایەوە واتە بە هەشتەی بۆ هەبۆش درۆشتن و دۆزەخەکانیش بۆ دۆزەخ نێدران دۆستە مەزن و گەورەکەیان کە شەیتانە سەرزنشتی شوێنکەوتەکانی خۆی دەکاو دەڵێ بێگومان خوا لە دنیادا لەسەر زمانی پێغەمبەران بەڵێنێکی ڕاست و دروستی پێدان بە زیندوو بوونەوە و جەزا و پاداشت وا هێنایە دی و منیش بەڵێنی ناڕاست و درۆ و دەلەسەم پێدان بەڵام من بەڵێنەکەی خۆم نەبردە سەر و بە پێچەوانەوە فری و مدان و ناتوانم یارمەتیتان بدەم خۆ لەو کاتێشدا هیچ هێز و دەسەڵات و بەڵگە و نیشانەیەکم بەدەستەوە نەبوو هەتا ئێوە بە زۆر ناچار بکەم تاک و گوێڕایەڵی من بکەن ئەمە نەبێت کە گومان و دوودڵیم بۆ پەیداکردن و بانگم کردن بۆ گومڕایی خێرا ئێوەش وەڵامتان دامە و بەژێتان کردم و بەدەنگەوە هاتن جاکەوا بوو ئەمڕۆ کە ئێوە دووچار بوون سەرکۆنە و سەرزەنشتی من مەکەن بەڵکو لۆمە و سەرزەنشتی خۆتان بکەن و من ناتوانم فریاتان کەوم و هەتا لە سزا ڕزگارتان کەم و ئێوەش ناتوان فرێ من بکەون هەتا لە سزا ڕزگارم بکەن دڵنیاش بن کە من بێزارم لەوە کە لە دنیادا منتان کردە شەریک و هاوڵی خوا وەگوێتان کردم ئەو جاخوای گەورە دەفەرمێ بەڕاستی ستەمکاران ئەوانەی پشتیان لە حەق کرد سزای ئێش پێگەێنەر و ناڕەحەتکەریان بۆ هەیە گەر ئەتانەیە بە عیزەت بن گەر ئەتانەیە بە هێز بن گەر ئەتانەیە بە دەسەڵات بن کەسیش نەتوانێت بەسەرتان ئازاڵ بێ ئایا ئێوەتان ناوێ یەکەواتە موسڵمان بن خوای گەورە پشتیوانتان ئەبێ چونکە خوای گەورە دۆستی ئیماندارانە دەرتان ئەهێنێ لە تاریکەیەکانە بۆ ڕووناکیەکان ئەوانەشی مشریکن تاغوتەکان دۆستیانن لە ڕووناکیەکانەوە دەرەن ئەهێنن بۆ تاریکەیەکان ئەوان ئەهلی دۆزەخن تێیدا ئەمێننەوە ئەی قەومی جنۆکە ئێوە لە ئێمە جیاوازترن چونکە ئێوە تەمەنی درێژتان هەیە وە قەومانی پێش ئێمەتان بینیوە کە چۆن خوای گەورە لە ناویانی بردوون سزای خواتان بینیوە و ئێوە مەلایکە ئەبینن ئێمە نایبینن ئێوە ئەو جنۆکانش ئەبینن لە ناو لەشی مرۆڤەکاندا کاتێک کە ئەسووتێ و لە ناوەچێ کاتێک گوێبیستی قورئان ئەبن بەڵام ئێمە نایبینین بەشەی کەممان نەبێ کەوایە تاکەی واز لەم ستەمە ناهێنن تاکەی باوەڕ بەخوا ناهێنن و دینی ئیسلام هەڵابژێرن ئێستا من هەندێک نمونەتان پێ ئەڵێم کە ئەم دینەی ئێمە حەقە و ڕاستە بۆی ئێتلێ و دوودڵێ ڕزگارتان بێت باشە کاتێک ئێوە لەگەڵ مرۆڤەکان تێکەڵ بە کەیفی خۆتان لەگەڵن ئەخۆن و ئەخۆنەوە بەڵام کاتێک کەسێک ئەڵێ بسمیلله بۆ ئێوە ناتوان لەگەڵام بخۆنەوە ئێوە هەموو کات
ئەتوان لەگەڵیان هەڵسن و دانیشن لەگەڵیان جیماع بکەن کاتێکەوە مرۆڤەکان لەگەڵ خێزانی خۆیان جیماعەکەن ئێوەش ئەتوان لەگەڵانە تێکەڵە بن کاسنە لایەن بەڵام کاتێک کە ئەڵێن بسم الله بۆ ئێوە ناتوان لەگەڵیان بەردەوام بن بۆ ئێوە ناتوان نزیکیان کەونەوە کاتێک مسلمانان نوێژ ئەکەن سەجدە ئەبەن ڕکوع ئەبەن هەڵ ئەسنن دائانیشن بۆ لە کاتی نوێژدا ئێوە ناتوان لەوکە لیان نزیک بنەوە بۆ ئەبەسترێنەوە ناشتوان بەسەرە نەرزاڵ بن بە هیچ شێوەیەک کاتێ مسلمانان دەست نوێژ هەڵاگرن یان زیکری بەیانیان و ئێوارە نەخوێنن یان نوێژ بە جەماعەت ئەکەن بۆ ئێوە ناتوان لیان نزیک ببنەوە و ناشتوان زەفەریان پێ ببن و ناشتوان بەسەرە نەرزاڵ بن بۆ تا حیسابیرتان لەوە نەکردێتەوە کاتێک پێش ئەوەی بسنەوە ماڵەوە بسم الله ئەکەن بۆ ئێوە ناتوان بسنە ئەو ماڵەوە کاتێ بە ڕۆژوو ئەبن بۆ ئێوە ئەبەسترێنەوە کاتێ جنۆکەیەکی مسلمان ئەبینن بۆ ئێوە لێ ڕائەکەن و لێ ئەترسن و سڵی لێ ئەکەنەوە تا ئێستا ئەم پرسیارانتان نەکردووە بۆ ئەم پرسیارانتان لە خۆتان نەکردووە بۆچی ئەم شتانە ئاهوا ڕووەدا بۆ ئەمانە بەسەرتان نادێ کاتێک گوێبیستی قورئان ئەبن بۆ ئازار ئەچێژن و ئەسووتێن هەتاکەی بیر ناکەنەوە ئایا ئەوە بەس نییە بۆ ئێوە کە باوەڕ بێنن ئایا ئەوە بەس نییە بۆ ئێوە کە باوەڕ بێن بەخوای گەورە دینی پاکی ئیسلام هەڵبژێرن ئەوە بزان واجبە لەسەر هەمووتان ئیمان بێنن چونکە خوای گەورە ئێوەش و ئێمەی بۆ عیبادەتی خۆی دروست کردەوە دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون وما خلقت الجن والإنس إلا ليعبدون وما خلقت الجن والإنس إلا ليعبدون واتا جنۆکە مرۆڤم دروست نەکڕە ئیلا بۆ عیبادەتی خۆم نەبێ کەوایە هەر ئێستا ئەوی من ئێڵم ئێوەش بیڵێنەوە شایەتی ئەدەم هیچ پەرستراوێک نییە کە شایستەی پەرستنوێ بێزگەن لە ئەڵڵاه و شایەتی ئەدەم کە محەممەد عليه الصلاة والسلام نێدرا و عەبدی خوایە لە دوای ئەوەی ئیمانتان هێنا ئێوە ئەبنە برا خوشکی ئێمە پێویستە لە سەرمان یەکترمان خۆش بێ و هاوکاری یەکتر بکەین لە چاکەدا و یارمەتی یەکتر بین واجبە لەسەرتان سحری ئەم نەخۆشە بەتاڵکەنەوە ئەگەر ناشتوان بەتاڵیکەنەوە ئەوە شوێنەکەی ئاشکرا بکەن چی لە زمانی نەخۆشەکە یان لە خەونیدا پیشانی بدەن ئەگەر ئێوە ئەو ناڕەحەتەی لەسەر لابن خوای گەورەش ناڕەحەتەکانتان لەسەر لا ئەدا و هەروەها ئەبێ ئاگاداری بن و بیپارێزن لە هەموو جنۆکەیەکی کافر و خراپەکار ئەگەر مسلمانیش نابن ئەوە سوێنتان ئەدەم بە خوای گەورە دەرچن لە لاشەی سوێنتان ئەدەم بە خوای گەورە دەرچن لەو لاشەیە سوێنتان ئەدەم بە خوای گەورە دەرچن لەو جەستەیەدا بڕۆن وازی لێبێنن ئەگەر ئێوە لە پاشا و ساحیرەکانتان ئەترسن ئەو خوا ئەولاتر و حەقترە کە لێی بترسن ئەگەر دەریژ ناچنەوە ئێمە لەگەڵتان ئەجەنگین هەتا ئەسووتێن و لە ناو ئەچن پارچە پارچە ئەبن خوای گەورە فەرمێک ئەگەر ئەم قورئانەمان دابەزاندایە بەسەر شاخەکان برکیان بکردایە بۆی کە تێیدایە ئەوە لە ترسی خوا پارچە پارچە ئەبوون ئەوە من پێتان و ڕاگەیان هیچ عوزرێکتان نییە لای خوای گەورە خوای گەورە شاکترین شاهێدە بەسەرمانە و داوا لە خوای گەورە ئەکەم بە گەورەی و ڕەحمی خۆی شیفای ئەم نەخۆشە یان ئەو نەخۆشانی کەوا گوێبیستی ئەم وتارابن بینێرێ شیفایەکی خێرا بێ دواکەوتن خوایە تۆ شیفادەری شیفا ئەدەی ئەوە شیفای ئەم نەخۆشە بدا شیفایە کە هیچ نەخۆشیەک جێ ناهێڵێ خوای گەورە هیدایەتی ئەم جنۆکانە بدا گەر هیدایەت وەرناگرن ئەوە خۆت تۆڵیان لێ بسێنەرەوە خۆت تۆڵە سێنەرەوەی خوایە تۆڵیان لێ بسێنەرەوە ئاگریان بۆ دابەزێنە یا ئەڵڵاه بیان سووتێنە یا ئەڵڵاه بیان سووتێنە یا ئەڵڵاه بیان سووتێنە لەناویان برا خوای گەورە پارچە پارچەیان بکە خوای گەورە دامەزێنەری کتاب لێ پرسینەوەت خێرایە لەناوی بدە ئەم گروپ و دەستەیە هەڵیان وەشێنەرەوە جێپیان لەق بکە خوایە شەڕی خۆیان بکە بەگژی خۆیانە خوایە بە هەر شتێکە خۆت ویسلیەتی لە ناویان بدە خوایە بە هەر شتێکە خۆت ویسلیەتی لە ناویان بدە خوایە بە هەر شتێکە خۆت ویسلیەتی لە ناویان بدە خوایە سحری ئەم نەخۆشە بەتاڵکەوە خوایە هەر سحرێکی لەسەرە خوایە بەتاڵی کەرەوە خوایە هەر سحرێکی لێکراوە بە هەر جۆرە لێکراوە بەتاڵی کەرەوە یا ئەڵڵاه یا ئەڵڵاه تەنها خۆ دەتوانی بەتاڵیکەیتەوە یا ڕەبی خوایە گیان سحری ئەم نەخۆشە بەتاڵ کەرەوە خوایە هەر جنۆکەیەکی کافر و منافق لە جەستەیە هەیە بە دەریان بێنە بە خوای گەورە بیان سووتێن و لە ناویان بەرە خوای گەورە لە ناویان بەرە خوایە بیان سووتێنە خوایە ئەگریان بۆ دابەزێنە یا ڕەبی خوایە سحرەکە هەڵگەڕێنەوە بۆ ئەو کەسێک کە سحرەکەی کردووە یا ڕەبی خوایە سحرەکە هەڵگەڕێنە بۆ هەر کەسێک کە سحرەکەی لێ کردووە یا ڕەبی خوایە گەن هەر کەسێکەوە ژیانی لەم نەخۆشە تێکداوە ژیانی ناخۆش کردە یا ڕەبی خوایە ژیانی خۆشی ناخۆشکەی
خوای تۆڵەی لێ بکەرەوە لە دنیا و لە قیامەت زەلیلیکەی سەرشۆڕیکەی خوای شەڕی خۆی بکە بە گژی خۆیە. ئامۆژگاریم بۆ ئەو جنۆکانی کەوان دانیشتووی ماڵەکانن. ئاشکرا ئێوەی عەمار لە هەموو ماڵێکدا ئاژین، تێکەڵی هەموو خانەوادەی خێزانی مرۆڤەکان ئەبن. ئامۆژگاریم بۆتان ئەم کتێبە کە قورئانە لە نێوان ئێمە و ئێوە و پێغەمبەری خوددایە عەلەیهی السەلام وسەلام، وا پێغەمبەری خوا حەقی بۆ ماڕوون کردوێتەوە. بۆیە ئامۆژگاریتان ئەکەم ئەو ماڵە جێبێڵن، چونکە ئەوە خانووی تایبەتی مرۆڤەکانت. بۆ ئێوە ڕەوا نییە، حەڵاڵ نییە کە تێیدا بژین. ئەگەر کافرن بڕۆن لە شوێنێک خانووی دروست بکەن و بژین کە زەرتان بۆ هیچ کەسێک نەبێت، زەرتان بۆ هیچ مرۆڤێک نەبێت، چونکە ئێوە ئەتوانن لە هەموو شوێنێک بژین، واشتوانن لە بان یەک گەڵادارێک چەندەها گروپ کۆ بنەوە ئەتوانن تێدا بژین. ئەو توانایی ئێوە هەتانە ئێمە نیمانە. ئێوە ئەتوان خۆتان بە ئەندازە یەک مسقالە زەڕا بسووکترکەنەوە، لەوە زیاتر ئەتوان خۆتان بسووکەنەوە. بۆیە لە هەر شوێنێک بتانەوێت ئەتوانن بمێننەوە، واشتوانن بژین. ئێتر پێویست ناکە لە ماڵی تایبەتی مرۆڤەکان بژین. ئەگەر ناڕۆن دڵنیاش من شەڕتان لەگەڵ ئەکەین، چونکە ئێوە داگیرکەرن و ئێمەش داوای مافی خۆمان ئەکەین. وەیە باشترە خۆتان بڕۆن نەک لە ناوچن یان بسووتێن. ئێمە ئاوی و ڕقیە ئەڕژێنین بە ماڵەکەدا، بۆیە ئێوە بەرگەی ناگرن و ئەسووتێن، ماڵەکانیشتان ئەڕوخێن. ئەگەر موسڵمانیشن ئەوە واجبە لەسەرتان وەک حەقی شەرعی کە نابێ ژیانیان ناخۆش بکەن و ناشبێ خەونیان لێ تێک بدەن و حرامە لەسەرتان ناکۆکی دروست بکەن و لەسەرتان واجبە ئەمن و ئاسایشی ئەو ماڵە ڕاگرن، چونکە ئێوە برامانن، خوشکمانن. گەر ئێوە ئیماندار بن، پاک و ڕازگۆ بن لەگەڵمان، کێشەمان نییە، کێشەمان بۆ دروست نەکەن، حەقمان بەسەرتانەوە نییە. ئاشتەوای و چاکەکاری دروستکەن لە نێوان ئەندامانی ئەم خێزانە یان هەر میوانە کە دێتە ماڵیان و لەسەرتان واجبە پارێزگاری لە ماڵە بکەن و هەر شتێکیش کە لە ماڵەدا و نابێ بهێڵن هیچ جنۆکێکی خراپ و کافر و نێدراوی هیچ ساحیرێک یان هەر جنۆکێکەوە بە نیەتی خراپ لەلایەن هەموو ڕقێکی فاسقەوە کە نێدرابێت نابێ بهێڵن بێتە ژوورەوە و نابێ بهێڵن زەر و زیان لە ئەندامانی ئەم خێزانەمەدا پێویستە بەرەنگاری بنەوە شەڕی لەگەڵکەن. ئەگەر لێتان بکوژرێت ئێوە بۆ بەهەشتن، ئەگەر لەوانش بکوژری ئەوان بۆ دۆزەخن. و هەر کەسێکیش ویستی خراپێک بەرامبەر ئەم خێزان و خانەوادەی ئەم خێزانە ئەنجام بدەن، هەر نێدەی خراپی هەبێ پێویستە لەسەرتان واجبە لەسەرتان پێشوەخت ئاگاداریان کردنەوە و بە هیچ شێوەیەک بانگیان مەکەن و خۆتان پیشانی ئەندامانی ئەم خێزانە مەکەن، چونکە زۆرێک لە جنۆکە خراپەکارەکان، زۆرێک لە جنۆکە موسڵمانەکان کەوا لە دین شارەزانین، کەوا لە خوا ناترسن، خۆیان پیشانی ئەندامانی خێزانەکە ئەدەن و بانگیان ئەکەن بە ناوەی ئەندامەکانی ترەوە کە ئەمەش ترس و بین بۆ خێزانەکان دروستەکە. بۆیە لەسەرتان حەڵال نییە و جۆرە کارانە بکەن و بۆ شتان نییە هەر ئەشیەیەک هەر شتێک کە موڵکی ئەو مرۆڤانەیە، موڵکی ئەو کەسانێک کە لە ماڵاژین بۆ تانیە دەستکاری بکەن لە شوێنی خۆی بیگۆڕنیان بیشارنەوە لیان. ئەگەر لەلایانی ئەم خێزانەشەوە تووشی زەرەر هاتن نابێت تۆڵیان لێ بکەرەوە، چونکە ئێوە ئەوانە بینن بەڵام ئەوان ئێوە نابینن. ئەوان نازان کە ئێوە لە چی شوێنێکدا دانیشتون و لە چی شوێنێکدا خەوتون کە کاتێک ئاوی گەرم ئەڕێژن یا خوشتێکی پرس بەر ئەدەنەوە فڕێدەن بەری ئێوەکەوێت، ئەوان خۆ لە ئەنقەز نییە. ئەگەر ئێوەیان ببینایە ئەوان ئێوەیان ئازێد نەئادەن و کاتێکیش تووشی زەرەرێک ئەبن ئەوە لیان ببورن لەبەر خاتر خوای گەورە، خوای گەورەش پاداشتی گەورەی بۆتان هەیە بە ئیزنی خۆی ئینشاءڵڵا لەم دنیا و لەو دنیاش. هەتا ئەتوانن هاوکاریان بن، چاکەکار بن لەگەڵێن. ئەگەر ناشتوانن چاکەکار بن ئەوە بڕۆنە و ماڵە بەجێ بێڵن، شەڕی خۆتان لەو خەڵکە دوورخەنەوە. ئاگاداری ماڵ و مناڵی خۆتان بن و ئاگاداری ئەوانیش بن. لە کۆتاییدا ئەڵێم هەمومانی خوین و گەڕانەوەشمان هەر بۆ لای خوایە. وصل الله على نبينا محمد وعلى آله وأصحابه الأخيار وسلم تسليما كثيرا.